کاخنچێن ئەچێتە ئەولا ئەوە بوو ئاوەکەیان بۆ دەرەچێ و ئاوە خۆنەوە ئەڵێن مادام وایە ناڕۆین بۆ لای کاهینەکە تۆ ئەحەقتری و مامە خوای پەروەردگار بۆ تۆ دەری کرد ئاوی زەمزەمش بۆ تۆوە خوای پەروەردگار عەبدولموتەلیبی حیفز کرد کێ عەبدوڵای باوکی پێغەمبەری حیفز کرد کەوا سەر نەبڕێت ئەوە خوای پەروەردگار بوو بۆ ئەوەی ئامینە مارە بکا و بۆ ئەوەی ئەو پێغەمبەرەی لێبێ صلی الله عليه وسلم بەڵام ئەلەو حاڵەتانەیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە زگی دایکە چۆن لە دایکە بێت وەکەی لە دایکە بێت و چۆن چۆنی پەروەردە کرا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەوە ئینشاء الله تعالی گە خوای پەروەردگار تەمەن درێژمان بکە لەسەر خێر ئینشاء الله باسیەکەین اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه داوا أكين أخوي قورو مهربان كآخر خير من بكا وكبرحم وبزيخ رحمان بيبكات قولوا ما سمعتم واستغفر الله العظيم لي ولكم